چەپ گەردی گەردوون گەڕان کوشتمی نەزان پەرستی بۆ نان کوشتمی هەر چەوسانەوەی بێ حەسانەوە ئەی مردن لەکوێی ژیان کوشتمی. بینەرانی ئازیز و خۆشەویستی بانیژە سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. دڵخۆش و شادمانم کە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی بەرنامەی بانیژە. گفتوگۆی بەرنامەی بانیژەی ئەم جارە گفتوگۆیەکی تایبەت و جدی و جیاوازە بێت دەربارەی پرسێکی تایبەتی ئەدەبی. گفتوگۆ ئەەکەم لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا ماجدی مەردوو ڕوحانی، خاوەنی زیاتر لە 11 ساڵ ئەزموون هاوڕێتی و دۆستایەتی لەگەڵ شاعیری ناوداری کورد هەژاری مکوریانیە، فەرهەنگنووسی دیاری کورد، ئیدیتۆری دیاری کورد و هەروەها نووسەر و توێژەر و وردەکار لە بواری بەرهەمەکانی هەژاری مکوریانی بەتایبەت کە بەڕێزیان لە ئێستادا سەرپەرشتی چاپکردنەوەی کۆبەرهەمی هەژاری مکوریانیان کردووە. بە خۆشحاڵی و شادمانیەوە بە سەفەرێک و بە سەردانێک لە سلێمانی بوو. ئەم هەلم خۆستە و بە فرسەتم زانی گفتوگۆ بکەم لەگەڵ یا دەربارەی هەژارناسی، پرسی هەژارناسی کوردی لە ناو ڕەخنەی ئەدەبی و ڕۆشنبیری کوردیە. وەک ئاگادارن هەژاری مکوریانی بەرهەمگەلێکی زۆری هەیە، نمونەی چێشتی مجێوەر، لە نمونەی وەرگێڕانەکانی، لە نمونەی وەرگێڕانی قورئانی پیرۆز، لە نمونەی شعر و چەندین پرس و بابەتی جیاواز. بۆی بەرنامەکەم جۆرێک لە کۆنکرێتی و تایبەتمەندی پێ بدەم و زۆر پان و پۆڕ نەبێ و بتوانم شتێکی باش هەڵبێنجێنم. بەرنامەکە تایبەت دەکەم بە پرسی زمانزانی و کوردیزانی هەژار و وەرگێڕانەکانی هەژار و ڕانانێک لەبارەی بەرهەمە وەرگێڕاوەکانی هەژارەوە. بە خۆشحاڵیەوە گفتوگۆەکەم لەگەڵ مامۆسای زۆر بەڕێزە کە ئێستا لە ستۆدیۆ لەگەڵمانە. مامۆساگیان زۆر زۆر بەخێر بێن. سپاس کاکەیان، زۆر خۆشحاڵ بووم. مەمنونم، خۆشوونی یاخوا. وەکو لە کورتە پێشەکی بەرنامەکەی ئاماژەم بەوەدا کە هەژار لایەنە فەرلایەن و فەرەڕەهەندە دیوێکی ئینسکلۆپیدیایی هەیە، ینی دەستی بۆ هەر شتێک بردو و زۆر بەباشی هاتووە بەدەستیە و بەرهەمگەلێکی زۆر زۆریە. ئەمەوێت ترکیزمان لەسەر لایەنی وەرگێڕان و بەرهەمە وەرگێڕاوەکانی هەژار بێت. لەو نێوەندەیە ئاماژە بە زمانزانی و کوردیزانی هەژارەکەین. لە سەرەتایە پێم خۆشە لەبارەی ئەوە باس بکەین ئەگەر بەڕێزت پێناسی هەژارمان بۆ بکەی، هەژاری مکوریانی چۆن دەناسێنن، هەژار چییە بەلای ئێوە، کەسایەتیەکەی، جیهانبینیەکەی، توانای نووسەرێتی و شاعیرەتی و زمانزانینەکەی، هەژار وەک کوردێکی خاوەن جیهانبینی و تایبەتمەند وەک هاوڕێیەکی بەڕێزت چۆن بۆ بینەری منی دەناسێنی؟ سڵاو لە ئێوە و لە هەموو بینەران و سپاس و ئەو بانگێشتنەکە لە خزمەتتان بم. حقیقەتی ئەوەیە کە با قسەی ئاخر لە ئەوڵەوە ئاماژەیەکی پێ بکەم. بەلای منەوە هەژار تەنیا شاعیر نییە، تەنیا نووسەر نییە، تەنیا وەرگێڕ نییە. هەموو ئەوانە هەیە، بەڵام گشتی ئەوە نییە. ئەوەی من بزانم لێ تێگەیشت بێتم، هەژار لە تەمەنی 35ەوە کەوتە سەری بنەڕەتێک دانێت کە زمانی کوردی لەسەر ئەو بنەڕەتە بنا بکرێت، بدۆزرێتەوە، خۆی بدۆزێتەوە. وا دەزانم هەر کارێکی کردووە، لە وەرگێڕانی شعر بۆ شعر، لە وەرگێڕانی شعر بۆ پەخشان، لە نووسینی شعریان پەخشان، هەر کارێکی کردووە یەک بە یەک. ئەگەر کارەکان ئاماژە پێ بکەین، ئەمن 40 ساڵ لەگەرەوە کارانە ژیاوم لە خزمەتیان بوو، بۆم هەیە قسەی وا بکەم. هەر کامی ئەگەر تۆ تەمەشا بکەی دەبینیت کە مەبەستێکی هەبووە. ئاخر کەی دەگونجێتەوە مەسەلەن شەرەفنامە. زۆر جار شەرەفخانی بدلیسی دێڕێک و دوانی ئەو پەڕی پاراگرافێک لەبارەیەکە و نووسیوە، بەڵام تەمەشاکەی بوارەکە بوارێکی خۆش کەوتووە بۆ مەسەلەن پەخشانێکی حەماسی، ماوەسا لاپەڕوونیوێکی وەرگێڕاوە. سەلاحەدین چووە شەڕێکی مەسەلەن لەگەڵ خاچپەرستەکان، دەڵێ شەرەفخان کە بەرەو کوێ دەچوو دەورەیاندا خاچپەرستان، لەشکرێکی گەورەی خاچپەرستان و شەڕێکی خوێناوی قەوما و لە ئاخرەوە هەر ئەوەندە بوو کە نەشکا دەرباز بوو، ئەو جار بە ئازایەتیکی یەکجارەوە و تا ئەڕواتە باسیکی تر، هەرەوە ساڵەکەی دەڵێ و تەواو. بەڵام کە تەمەشاکەی مامۆستا هەژار وای لێ دەکا لە ناکاو لەشکرێکی گەورە و گراونی لەشمان بە دەری خاچپەرستان وەک لێشاو بەو ناوە وەربوون و لەشکری سەلاحەدینیان دەناو خۆگرت و دەرەتانیان بۆ نەهێشت و
بوو بە کوشت و کوشتارێک لەو ڕۆژەدا باب ئاوەڕی وەسەر کوڕی خۆی نەدەداوە لەبەر تۆزی سواران ڕۆژی ڕووناک و تاوساو ببووە شەوە زەنگێکی ئەنگوست لە چاو دەم و دووخی شیران وەک ڕاوخشینی ئەستێران دەبریسکانەوە جۆخێنی جەندەکی لاوانی لەبەر خۆیدا بوو ڕۆژی کوڕانە و شەڕی فەڕەنگ و کوردانە پیا و لاشەی لە ناو گۆڕ بێ نەک بمێنێ و سەرشۆڕ بێ ئەتە تۆشاک ئەوە بۆ خۆی شتێکەوە بۆ خۆی کۆڵەکەیەکەوە تۆ بڵێ نەسری حەماسی ئەوە ئەو جار بۆ منداڵان تەمەشاکەی بۆ منداڵان وەک دەزانین هەموو دەسێ پێنج قامکی هەس ناڵێ هەیە بۆ هەسەکەت جوانتر دێ لەگەڵ کێشەکەیدا وەک دەزانین هەموو کەسێ پێنج قامکی هەس توتە برا توتە باڵا بەرزە قامکی شادە قامکە گەورە هەبوو نەبوو دوو دەست هەبوو دەستێشین بوو دەستی سوور قامکەکانی پەنجەیشین دایم و دەرهەم لێک دوور بوون خۆپەسەند و ناجوور بوون قامکە گەورەی ورگزل تەوەزەل و تەپوفل ئەیگوت ئاشنا ناخوازم لە لاوازان جیاوازم خەنینی ئەهات شادە ئەیوت بەسیە ئیفادە تۆ ناوت ئەسپێ کوژە من ناوم دۆشا و مژە ناز دەکا باڵا بەرزەی کێ وەک من جوان و تەرزە خشل و خەند و لەرزانە شیاوی باڵا بەرزانە براتوتەوە بۆڵە ئەنگوستی لێی لە کۆڵە ئێژێ من دەوڵەمەندم ئیتر وەچی دەربەندم توتەی پۆخەکەی پوتە کورتە باڵایە ڕوتە سەری دەبەر خۆی ناوە لەم ناوە بێکەس ماوە پێنج قامکی سوور لەو لاوە گشتی قیت ڕاوەستاوە لە پەنا یەک وەک برا پاڵیان پێکەوە داوە بە هەرەوەز کار دەکەن پێکەوە داربار دەکەن بە هەر قام کێشین دەگەن شەپەڵاغی لێ دەدەن ئەوە شەپەڵاغ ئەوە دیادەڕوا چۆن زلێشینیان دۆزیەوە زلێشینیان هاتە بەر چت خوارگرت ترش و چۆنەر دایانە بەر پێلەقە تالیان بڕینەقە تو تەمەشاکەی بۆ منداڵێکی بخوێنەوە منداڵەکە هەر پێ دەگەشێتەوە ئەتەوێ بڵی جیهانبینی و ناسین و ڕۆئیای هەژار لەناو بەرهەمەکانیدا بە وردی ڕەنگی داوەتەوە ئەگەر هەموو لە پاڵیەکە ئێستا ئەو کۆبەرهەمە دەراتوە ئارەزوویکی چل ساڵانی من بووە ئێستا ئەو کۆبەرهەمە لەر پاڵیەکدانە جوانتر قسەکەی من خۆی دەردەخات کاکە ئەوە نهاتوە شتێ وەربگێڕێت و بڵێن هەی باریکەڵا جوانت وەرگێڕاوە نهاتوە شتێک بنووسێت و بڵێن وەڵا باشی بۆچووی خەریکە بناغە و بنەڕەتی زماندا دەڕێژێ ئەوەیە کە ڕامگەیاندووە من زیاتر لە 20 ساڵە ڕامگەیاندووە تەنیا هەژار بۆ زمانی کوردی بۆ وێژەی کوردی وەکو فردەوسیە لەگەڵ سعدیدا پێکەوە بۆ ئەدەبیاتی فارسی باشە ئەتەوێ بڵێ بە پرۆژە و بە فکر و بە جیهانبینیکی تایبەتەوە دەستی کردو بە ئێشکردن باشە یەک بە یەکی ئەو شوێنە دیارە تەواوە مامۆستا پەیوەندی بە ڕێستان و هەژاری مکوریانی ئەوەندەی ئاگادار بم ئەزمموی 11 ساڵ کەمتریان زیاتر لەونەوەیە پڕ 11 ساڵ باشە چۆن بوو سوتفە بوو ناسین بوو هاوڕێەتی بوو دۆسایەتی خزمەتی دراوسێتی وڵای یا سوتفەکەی ئەوە یا هەڵکەوتەکەی من هەڵکەوت بوو وەکو هەڵکەوتێک هەر لە شوێنی تر باسیم کردووە ئەمن پێش ئینقلابی ئێران بە بۆنەی کاکمەوە لەگەڵ چەند کەسێک لە هاودەرسەکانی ئاشنا بووم و هاتبوون بۆ سنە بۆ ماڵی ئێمە تارانی بوون قسەمان دەکرد و پێکەوە چەند ڕۆژێک لە سنە بوون مەربوط بووین و من گلەی زۆرم دەکرد لە ئەوەی کە شتی وا هەیە لە ئێمە قەوماوەی ئەوەستان هەستی پێ ناکەنەوە هەموو قسەی خۆشمان جنێو بە حکوومەتی شاهنشاهی و ئەوانە بوو جارێ من کوتم ئەوت ئێواسم نازانن هەست پێ ناکەن ینی چی کابران نەتوانێت بە زمانی دایکی خۆی بنووسێ نەتوانێت بخوێنێ نەتوانێت کتێبی بێ ئەوە تۆ نازانی ینی چی هەزار قسەیش بکەم تۆ چون تەجربەت نەکردووە هەستی پێ ناکەی ئەو قسە ماوە ئەمن بۆ شتێکی تر چوو بووم بۆ رادیۆ دوودا عیشقم هەبوو هەر لە تازەلاویەوە یەکیان لە ئەدەبیاتی کوردیدا لە زمان و شێعر و ئەدەبی کوردیدا مامۆستا یەکیشیان لە موسیقیدا شەجەریان من ڕۆیشت بووم کە شەجەریان بانگەوازێکی کردبوو کێ پێخۆش بێت و دەنگێکی هەبێ من فێری بەئیسڵا ئاوازی فارسی و ئەسیلی ئێرانی بکەم بۆ ئەوە چوو بووم کە ناوم دەرهات بوو وەڵا ئەو کەسێک کە ببووە بەرپرسی رادیۆی ئێران ئەو دەم هەر ئەو کوڕە بوو کە
پێش انقلاب هاتبوو بە ماڵمان بە نێوی مەجیدی حەدادی عادڵ ئێستا غولام عەلی حەداد عادڵێک هەیە ئەبرا بچووکی ئەو کە من تەلەفۆنێکم دانابوو لەو شوێنێکە تستی دەنگیان لێم گرتووە وەڵا بۆ تەلەفۆنی بۆم کرد و لەگەڵم قسەی کرد و کوتی دێتەوە بیرت و ئەو شتانە و بەڵێ و کوتی ئێستا من لە ئینشاراتی سروش ئینشارات هەر پەخشانگایە دەستگای چاپ و بڵاوکردنەوە لەوێ لە هەیئەتی مدیرەدام ئەگەر ئەو قسانەت هێشتا لەبیر ماوە و پێ بڕوات هەیە فەرمو وەرە چ دەکەی بێ کەوتماخە من چم لە دەستێ و کاری من نییە و کاری ئەدیبە و کاری نووسەر و کەسێک ئەزمموی بێ هەر چۆنێ بێ کوتی ئێمە ناناسیین تۆ وەرە ئەگەر ڕۆیشتم لێنا تەمەشام کرد حوتوی داهاتوو بەرنمەیان هەیە کە گۆوارێکی کوردی دەربێنن بە ناوی ئاوات دەیکێ بانگەکەن چەند کەسی نووسوی بوو هەژار چاوم کەوتە نێوی هەژار چاوم پەڕیەتەوە قیسەرم وتم ئەوە چۆن کوتیان بەڵێ ئەویشمان داوت کردووە و ئەویش دێ وڵای ئیدی ئەوەی یەکەم جار بوو حوتوی داهاتووی کە کەوتە ساڵی تازەی مامۆساکە یەکتر بینینەکەتان چۆن بوو لەسەر چی کۆک بوون لەسەر چی ناکۆک بوون تەمەنێکی کەمی تۆ و تەمەنێکی سەروتری بە ڕێزیان هەژاری مکوریانی چی کۆی دەکردنەوە چۆن ئەو تێکەڵاوی چۆن دروست بوو لەبارەی چیەوە گفتوگۆتان کرد هەر یەک ڕاست پرسی زمان و ئەدەب و یان چی تریش کۆیکردنەوە ئەو کۆبوونەوە ئەوە بوو کە عەرزم کردی بۆ گۆواری هەژار چەند کەس کە زۆربەیان بە ڕەحمەتی خوا چۆن ئێستا سەید ئیبراهیمی ستوودە بوو سدیقی بۆرەکەی بوو عەرز بێ مەلا ساڵحی ئیبراهیمی بوو مامۆستا هەژار بوو چەند لاوێکیش هەبوون سێ کەس بووین یەکی لەو لاوانە من بووم کە مامۆستا لە چێشتی مجێوەرە ئاماژەی پێیەکە دەڵێ زۆر خوێنتاڵ هاتنە بەرچاوم یەکیان من دیارە ئارەزووم بوو چاوم بۆ پیاوە بکەوێ و هەروەکو بۆتی خۆم ببینم تەمەشام لێ کرد ئەویش زۆر بە ناوچاو تاڵیەوە چاوی لە من دەکرد بەڵام ئیدی تازە من دۆزی بوومەوە زۆر جار چوومە خزمەتی و چەند جار دەری کردم و هەر بە هەر شێوەیەک وەری نەدەگرتم و ئەوانە تا هاتە سەر کتێبێک دوو کتێبی شەریعەتی وەرگێڕابوو چاپ کرابوو کتێبێکی مابوو عێرفان بەرامبەری ئازادی ئەو دەم دەبوو بزوێنەکان بەدەستانی کوتی باشە تۆ دەتەوێت کار بکەی فەرموو ئەو کتێبە بەرە بزوێنەکانی لەسەردانە و حازری بکە تا چاپی بکەین لەنێو پوشەیەکدا بوو منیش هەروتم بانچاوم گوتو زۆرم پێخۆش بوو کارێکی پێسپاردوم ئەو دەم لە شوێنێکی تر بوو لە سروش نەبوو مامۆستا هەژار لە واحدی فعالتای فەرهەنگی بوو وەڵا بانچاوم گوتو لێم سند و هاتمە دەرەوە هێشتا دڵخۆشیەکەم تەواو نەبووی هاتەوە بیرم ئەرێ ئەو کارە چۆن لە دەستی من دێم خۆم کوردی نازانم خۆ من چزانم بیخوێنمەوە کەی بوو پێتانەوەت بوو من هاتم کوردی فێر ببم ئەو چی ئەوە لەو دوا بوو ئەوە دوای ئەوە بوو کە ئیدی وەریگرتم بەڵام ئالەو کاتا ئیدی بردمەوە ماڵ و بردمە بەردەم باوکم کە بابە ئەوە چی لێ بکەم کاکیشم هەبوو کاک مەسعود کوردی باش دەزانی ئەویش وڵا ئەو دوو کەسە یارمەتیان دام و کەمکەم وا بوو هەموو ماڵەکە کۆبووینەوە بە دەوریا و زۆر خۆش بوو خوێندنەوەی و تاوتان کرد دەفتەرێکیش کاغازێکیش مێنا هەرکوێ تێنە دەگەیشتین چەندجێ هەر هیچ کام تێنە دەگەیشتین تێنەگەیشتین ئەوانیشمان نووسی و نەبووە چوار ڕۆژ بردمەوە خزمەتی کوتی دادەی بزانم چت کردووە و کتم قوربان ئەلەوانەش تێن نەگەیشتوین کوتی یانی باقیەکەی تێگەیشتون کتم بەڵێ وتی چۆن بوو ڕاستیەکەی بۆم گێڕاوە پێکەنی و وەکو نەرم بێ نەرم بوو یامجار بەدڵی بوو شتەکە و ئەو جار یەک بە یەک ئەوانەی بۆم شەرح کرد و کەم ئیدی دەستخۆش چۆن بوو پێت وت هاتووم کوردی فێر ببم عەرز بێ لە خزمەت تا هەر لەو جارەکە لەگەڵم ڕووی خۆش بوو کەم عەرزم کرد کە من ئەوە هاتوومەتە خزمەت و کارم ئەوەیە و بە ئارەزوم بتوانم خزمەتێ بکەمەوەمانە وەڵای کوتی دەی باشە و کتێبی چوارەمی خەریک و وەردەگێڕادایە باوە کێخراوە بەشێکی بۆم خوێندەوە بەشێکی خوێندەوە کە هی شەریعەتی وەرگێڕاوە مەسەلەن دەڵێ ئەگەر لە پرسەی حوسێندا چەند فرمیسکێک هەڵوەرێنی ئاخوند لە خۆت نەتۆرێنی لە پیتاکدان نەبۆڵێنی ئەوە چەند کۆشکێک دەستێنی گشتی یاقوت و زمرۆتە
ئەگەر شێخ و خەلیفە و دێوانە تێرکەی ئەگەر نەوسی چنۆکی مفتەخۆر کوێرکەی هەر لەم دیوەی بستوی ژیان چووی بەو دیوە ڕووباوەڕی هەنگوین و شیرە و باخی هەنار و هەنجیرە و حۆری زۆرە و کەیف و ڕابواردن مشەیە. ئەمجار دەڵێ ئەگەر لە شەقام کلاوی لە فەرمایشتی شێخ لاوی لە دنیا بەختەوەر نابی لەو لا جێگات جەهەندەمە. پرسی مامۆستا من و کتێبم خوێندووە هی شەریعەتی کوا بەحسی شێخ و دێوانە دەکا کوا کاری بە شێخەوان نەبووە. کوتی کاکە تۆ وا بزانە شەریعەتی کورد بووە. ئەو جار بۆ ملەتی کورد ئەگەر بیهەوێت کتێبێ وا بنووسێ بەم جۆرە دەنووسێ. بۆ ئێمە شێخ زیاترشی شاوەتە ناو گیانمانەوە تامەلا. کۆرکەمەلای بەسە زمان لە خزمەت شێخدایە لە ئێمە کەوابوو من دەبێ قسەکەی ئەو ڕاگەێنم ئەوی کە بە هەر حاڵ دەبێ چاوێکی چی لە کۆمەڵگای ئێمە بێ ئەوەشی لێ زیاد کەم. قوربان ئەوە شێوە تەرجمەیەکە ئەو وەرگێڕانە کام سەبکە کوتی من سەبکومەک کارم پێ نییە من ئەوەی کە کەڵکی خەڵکەکە بێ ئەوم لە بەرچاوە. کتێبەکەم خوێندۆتەوە تەمەشاکەم بۆ خەڵکی فارس بەڕاستی کتێبێکی باشە. دێکەوا بوو با من بیکەمە کوردی دەبێ بۆ کوردیەکەیش باش باش. ئەوە یەکەم جار بوو تەمەشام کرد ئەمە شتێکی ترە ئەمە قسەیەکی ترە شێوەیەکی ترە لە دەست بۆ قەڵەمبردن و وەرگێڕانی کاری نووسەرێک. بە درێژی ساڵانێکە لە خزمەتیدا بووم ئەوم هەردی ساندەدیتەوە تا گەیشتە قورئانەکە. قورئان دیارە جیاواز. مامۆستا کە وتت ئەمەوێ کوردی فێر بم ڕێی نیشاندای بۆی چی بخوێنیتەوە یان چی بکەی یا گوێ لە کێ بگری یان چی بکەی؟ وەڵڵا دەی هەستمە کرد کە چەند کوردی نازانم چەند لە عەزابدام بۆ ئەوەی کە کوردی نازانم. مامۆستا خۆیکی بڕێژار بزەیەکی دەکرد کە من سنەی بووم ئەو جار یەکگرتووە کە هەر دوورە لە زمانی دایکیشم لە بڵین بنزاری دایکیم. ئێمە زمانمان لەواقع بنزاری سنەیە سەر بە شێوەزاری ئەردەڵانی سەر بە زاری ناوەڕاست بێتەی زمانی کوردی فاصل دوورین لە موکریانی. هەرچۆنێ بێت ئارزوم بوو کە کوردی فێر بم شعریشم لەبەر بوو. مامۆستا هێندە شعرم لەبەر کردووە بەڵام کوردیەکەم یەکجار کۆڵەوارە چ بکەم کوردی فێر بم. کوتی بە شعر لەبەرکردن تۆ کوردی فێر ناوی پەخشان لەبەر بکە. قوربان دێ پەخشان نەیگوت پەخشانی من بەڵامی دی من تێگەیشتم چون پەخشان ئەگەر بێقاعدە بێ لەبەر ناکرێ. پەخشانی مامۆستا هەژار کێشی هەیە بڕێ جار تەمەشاکەی سەجعیشی هەیە. من لێ بڕام کە لەبەری بکەم لەوە دەست پێکرد ئیدی زۆرم لەبەر زۆر باشە. مامۆستا بابەس لەوە بکەین بچینە وردە ناو پرسی وەرگێڕانەوە لای هەژاری موکریانی. پێم وابێت زۆر داوات لێ کردو زۆر تەکلیفی ئەوەت لێ کردووە کە قورئانی پیرۆز وەربگێڕێ. ئەمەوێ ئەم بۆ باسکی چی وای لە بەڕێزت کرد ئەو داواکاریە بەردەوامە لە هەژاری موکریانی بکەی ئەوەندەی ئاگادار یەکەم بۆ چێشی بجێوەر ئەو جار باشە لە زیاد لە چەند جارێک داوات لێ کردووە من زیاتر بۆ وەرگێڕانی قورئانەکە بێسوومە. جوابی ئەوم بەرەوە ئەو پرسە چۆن دروست بوو بۆچی ئەو زیاد لە چەند جارێک دووبارەکردنەوەیت هەبوو بۆی کە بەڕێز هەژاری موکریانی قورئانی پیرۆز وەربگێڕێ. وەڵامی پرسیارەکە وەرەگرم بۆ دوای ناوبڕێکی کورت و دەست پێەکەینەوە. بینەرانی عزیز ناوبڕێک وەرەگرم و دێمەوە لاتان. بینەرانی خۆشەویست هاتمەوە لاتان. مامۆستا لە باسمان لەوە دەکرد خەریک بوون لە پێش ناوبڕە کوردەکەەوە بە بەردەوام داوات لە هەژاری موکریانی کردووە کە قورئانی پیرۆز وەربگێڕێ. ئەمە چۆن بوو ئەو داواکاریە بەردەوامە لە چێوە سەرچاوەیە گرت؟ کاکە تۆ پاڵەوانێک دەتەوێت بزانی ڕادەی زۆری چەندە. دەڵێ دادەی ئەو 10 کیلۆم بۆ هەڵگرا هەڵی دەگرێ ئەیکەیتە 50 ئەیکەیتە 100 بۆ ئەو بزانی ڕادەی چەندە دەبێت چ بکەی. چارت نییە هەر زیادی تا بگەیتە شوێنە ئیدی نەتوانی نییە؟ یعنی تۆ ئەگەر بتەوێ ئەو پەڕی توانی ئەو کابرایە قەوەتی ئەو کابرایە بزانی دەبێت بیگەینیتە جێگایە کە ئیدی ڕاوەستێ هەتا بەرزکاتەوە دیسان ئەوە ئاخرەکەی نییەوە نییە؟ مامۆستا من هەر لە مێژەوە لێم دەبیست کە قورئان ئەدەبێکی یەکجار بەرزە گاڵتە نییە. جارێ ئاماژەم کرد قوربان دادخوا ئەو ئایەتە چۆن
دەکرێت بیکەینە چی ئینە ئەکرەمەکم عند الله ئەتقاکم. کێ لە کاری ناڕەوا بەپارێزترە لە لای خوددا بەڕێزترە. هەروە هەروەوەری گێڕە هەر فەورەن. ئەو جار پێچیان پێ مامۆسابی کە بۆ خۆ کورە کاکە خۆم ناکەمە گاڵتەی خەڵکی ئەوایەوت ئەوە دەیگوت ئەمن هەر کارێکی کردو تاودەم هەر کارێکی کردو هەستم دەکرد کە بەقەوەترە. هەر بێ لایەنگری ڕوباعی خەیامی کردوتە چوارینەی کوردی خوا هەڵ ناگرێ والله کوردیەکە جوانترە. هەیەی فارسیەکە بەڵام زۆربەی زۆری کوردیەکان جوانترە. دێ ئەوە دەرنەکەوت قەوەتی شەریعەتیە کە ئیدی خەڵک پێش ئینقلاب دەیان پەرست ئەوەندە جوان بوو قەڵەمی ئەوەندە جوان بوو قسەی دانیشتووە وەری گێڕاوە تۆ ئەگەر تەمەشاکەی هەر فڕی بەسەرەوە نییە یعنی ئەوەندە بەرزترەکە هیچێت کەوا بوو دەبێ ئەو ئەدەبەوە دەڵێت گاڵتە نییە و لە ئاسمانە و یەکجار قورسە و فڵان ئەوە بڵێ تۆ زۆرەکەی دەربخە من لە بیری کوردیەکەدا بووم لە بیری ئەدەبی کوردیەکەدا بووم. چیت دەستکەوت لەوەی کە وەرێگەڕا مثلا بۆ نمونە بسم الله الرحمن الرحيم ألم تر كيف فعل ربك بأصحاب الفيل. باشە ئەو نمونەیەک ئەوە قورئان دەڵێ بسم الله الرحمن الرحيم ألم تر كيف فعل ربك بأصحاب الفيل ألم يجعل كيدهم في تضليل وأرسل عليهم طيرا أبابيل ترميهم بحجارة من سجيل فجعلهم كعصف مأكول. دیارە هەر کەسێ نەختی عەرەبی بزانێ دەزانێ ئەوە لەکوێیە. ئەو جار وەرە بزە هەژار چ دەکا وەناو خوددا کە دەهەندە و دلۆڤانە ئەدی نەدی پەروەرندەت چ پەندێکی بەسەر فیلسوارەکان هێنا ئەدی فێڵ و گزیەکانی هەموو لێ پوچەڵ نەکردن دەستە دەستە باڵداری هەنار دەستەریان گزم و لە قوڕی وەک بەردیان تێدەگردن تا بە دەردی کاوێکی خوراوی بردن. دۆستێکم بڵێم مامۆستایەکم مامۆستا هادی مرادی موسڵمانێکی یەکجار پڕ لە چزانم بەرەکەتە ئەوە مامۆستا بەویست پاردبوو عەرەبیزانێکی چی زۆر لە زەبرە بەویست پاردبوو کە لە دەست کۆلکەمەلا نەجاتم بدا. مامۆستاژار جزمی یەکەمی پێدا و کاکادی چاوی لێ کرد و ئەو جار پێداوە زۆری پێخۆش بوو کوتی کاکادی ئەوە قەڵەمێک سوورم پێداوە لە دەست کۆلکەمەلاوە نەجاتم بە بەم نیشی بوت. پێکەوە دەمان خوێندەوە پڕە جار کاکادی هەڵدەستایە سەر پێی ئەم کاکادی چۆنە کورە وەڵا ئەوە ئرادەی خوایە دیسان وەکو موعجزەیەکی تر ئەمجار با لە بەرگی کوردی داوا بێ کە ئەوە لە پاشێکیەکەیان نووسیوە. دەستخۆش مامۆستا با باز لە خیام و هەژار بکەین. باشە ئەمە چۆنە بینیتە بەڕێستان فارسیزانێکی باشە ئەگەر جۆرێک لەو هەڵسەنگاندنە جۆرێک لەو بەراوردکاریە باشە خەیام لەملا و هەژار لەملاوە ناوی بنین کورداندە ناوی بنین چی مەسەلەن من بۆ ئەوەی دڵم ئاوی لێ بخواتەوە لەبارەی خەیام و هەژارەوە قسە بکەم لایکەم سەعاتێکم دەوێ خوایزانەی لایکەم بۆ هەست بکەم قسەیەکم توانی بگەینمە بەرەوە کە کەسێ ABC چێژەیەکی لێ وەرگێ بەڵام بە پەلە پڕووزاوی و بە هەروە سەرسەری ئەو شوێنەی کە لەباری ئەدەبیەوە خەیام ڕواعیەکی ئەدەبی جوانی داناوە مامۆستا هەژار بەڕاستی گاڵی پێ دەکا بەڕاستی سەرکەوتووە بەڵام ئەو شوێنانەی کە باری فەلسەفی ئەگەر نەخۆیان نا مامۆستا هەژار نەیگەیشتووە. یەکەم بۆ ئەوە کە دەستەواژە و وشەی فەلسەفی وامان نییە نیکی و بەدی کە دەرنەهاد بەشەر است شادی و غەمی کە در قەزا و قەدەر است کاکە نەهات قەزا و قەدەر ئەوانە بە کوردی تۆ چی بۆ دەهانەی عینی ئەوە دێنیتەوە دێ هیچ نییە ئەگەر دەستیشی ئەگەر شتێکی کە تەمەشای کوردیەکەکەی نێگەیشتو بەڵام ئەوانەی کە باری ئەدەبیەکەیە فەقەت چیتیان هێشتوێتەوە مامۆستا هەژار ئەم گۆزە وەکو من بوو ئەوە خەیام دەڵێ ئین کوزە چۆمان
عاشق زاری بوده است، در بند سر زلف نگاری بوده است. این دستی که بر گردن او میبینی دستی است که بر گردن یاری بوده است. ام گۆزە وەکو من بووە دڵدار و هەژار، جارێکی دڵی خۆش بووە 100 جار خەمبار. ئەو دەستە و هەنگڵەی لە میلیا دیوتە، دەستێ بووە زۆر خراوەتە سەر میلیار. شەش خاڵی تایە هی چوارێنەکەی هەژار خەیام نیەتی. هەر یەکەم دەڵێ دڵدار و هەژار، هەژارەکە هەم دەتوانێت ناو بێ هەم دەتوانێت ئاوڵ ناوە بێ. زۆر مامۆستا دیسان هەر لەو سەر و بەندەیە هەڵبەت من مێ بە پێی بەرنامەکەم فریا بکەم ئەوەندەی بتوانم زۆرترین گفتوگۆ بکەین و بڕێک شتی باشیش بۆ بینێری ئێمە بگوازمەوە تا دواتر خۆی پرسیار دروست بکە و بڕوا بەدوایە. هەژار مەلای جەزیریش دەست بۆ مەلای جەزیری ژەبا، یعنی هەستەکەی هەژار تەنها ئەوە نییە فارسی و عەرەبێکی باش بزانێ، کوردێکی باشی ژەزانێ بە پێی شێوەزارەکان. هەژار پەنجە بۆ مەلای جەزیری ئەبا. لێرەوە ئەوێ چیمان پێ بڵێ؟ عرض بێ مامۆستا هەژار کە لە عێراق لە بەغدا هەڵات، ئەو لە چێشتی مجێورە ئاماژەی پێکردووە کە لە ترسی نووری سعید و دارودەستەیدا هەڵات و ڕۆیشتە کوردستانی ڕۆژاوا یا بڵێن سووریا، لە قامیشلی لە ماڵە حاجۆ بووە میوان. لەوێ خۆی دەفەرموو کە 6 مانگی پێ نەچوو باش فێر بووم زمانەکە. کە زمانەکە فێر دەبێ ئەو جار هەر لەوێ ئارەزووەکە کە مەموزینی خانی بکاتە مکریانی. ئەوە ئیدی ئەو کتێبە و حکایەتی خۆی جیاوازە، بەڵام کە من گەیشتمە خزمەتی ئەوە ئیدی پاش ئینقلابی ئێران بوو. دوای کتێبەکەی شریعەتی دایەباوی کێخراوە فەرمووی ماجد زۆر بە ئارەزوم کە مەلای جەزیری بتوانم شەرحکەم و چاپی بکەین. وەڵام من ئیدی چم پێ دەکرا کردم، لەوەی کە بەرپرسی سروش ڕازی بکەم، لەوەی کە کارەکە جێبەجێبێ. مامۆستا زۆر بە دڵخۆشیەوە زۆر بە ئومێدەوە بوو ئەو دەم کە کاری دەڕوات و چاپ دەبێ و لێ وەردەگیرێ و باش حەقێکی باشی پێدەدرێ و ئیدی بە عشقێکی زۆرەوە کەوتە شەرحی مەلای جەزیری. شەرحەکە واکە بەیتێک دوو بەیت ڕێجار ئەگەر پێکەوە مەربوط وایەن چەند بێت، یەکەم مانای وشەکان، ئەو جار مانا بە تێکڕای. باش ئەو سەرسامی بۆ وەرگێڕانی قورئانەکە هەبوو، هەمان سەرسامیش بەری کەوتی لە وەرگێڕانی مەلای جەزیریە. سەر ئەوە مەسەن تێکستێک ئەگەر بنمونە مەسەن سەباح الخێری یا خانمەکەی شتێکی لەو بارەوە ئەوە دەی هەر ئەوە مەلای جەزیری شعری یەکجار سوارە، موسیقایەکی تایبەتی هەیە بۆ خۆی، بەڕێجار ئیدی هەڵدەدا، یعنی ئەو ڕادەی ئاساییەکەیشی بەجێ دێڵێ. لەوانەدا مامۆستا چۆتە مەیدانیەوە. یەکێک لە جوانترین کارەکانی مەلای جەزیری سەباح الخەیرەکەیە کە هەموو کەس لەسەر زاریەوە. سەباح الخەیر خانێ من، شەهید شیرین زبانێ من، توی ڕۆح و ڕەوانێ من، ببەت قوربان تەجانێ من، تعالى اللهجة ذاتي تو، شوي شيرين صفاتي تو، نمك قندو نباتي تو، يقين روح حياتي تو، حياة راحتها جانم، صباح الخير يا خانم، ربينا يا شهفان، ببینم بجنو بالای. هەژار الله چێ؟ بەیانیت خۆش و گەش خانم، کزە و هیوای دڵگیانم، دەبسکت دایە تای ژیانم، ئەوینت بۆتە ئامیانم، بەڵام تۆ چەندە شیرینی نەوەک قەندی نەهەنگوینی، ئەتۆم هێزی ئەتۆم گیانی ئەتۆم ژینی ئەتۆم تینی، بە قوربانت دەکەم گیانم، بەیانیت خۆش و گەش خانم، وەرە بینایی چاوانم ببینم بەژن و باڵات. ئەوەش بۆ خۆی دنیا ئەحساس و تایبەتمەندی و پۆتانسیەڵی زمانی کوردی و یەک دنیاشتی ترمان بۆ دەرەخە. مامۆستا هەژار کتێبی قانون الدەولە وەرەگێڕێت. قانون في الطب، القانون في الطب. باشە. لە عەرەبیە بۆ فارسی قسەیەک هەیە نیشانەیەکی پرزەیە دانرێت لەسەر ئەوەی کە بۆچی ئەمە ڕاستەخۆ بۆ سەر زمانی کوردی وەرەگێڕاوە. سەرنجتان لەسەر ئەوە چییە؟ دیسان لە چێشتی مجێورە ئاماژەیەکی پێ کردووە من نەختێک ئەگەر زیاتر بڵێ پەردەی وەلادێم ماوەستا پێش ئینقلاب کە دێتەوە بۆ ئێران دوای حکایەتی شەڕی ئەیلول
1975 بە ساڵی زاینی دەبێ نان بخوا شاهر ئەوەندە بووە کتوویە پەروەندەکەی ڕاگرن لەسەری مەچن وەکو بەخشینێک بە بارزانی بەخشیوە بەڵام ئەی چۆن نان بخوا کتی لەسەر پسوولەیەک نووسی بووم کە کوردم و کوردیە زانم و فارسیە زانم و عەرەبیە زانم و لە دوی کارم ئەیبا بۆ شوێنێ بەناو واحدی فعالتای فەرهەنگی ڕەحمەتی دکتۆر بەهرامی فەرهەوەشی چاوی پێکەوێ هەستەکە ئەو پیاوە دەبێت یەکجار ئەزمموی لەسەر بێ مەتنێکی پێدەدا دەقێکی عەرەبی پێدا دەڵێدا ئەوم بۆ خۆی گێڕە کەوەری دەگێڕێ دەزانێت هەر بە فارسی زانێ ئەوە زۆر عەرەبی زانێکی چاکە ئەمجار پێشنیاری پێکا بە قانون بکەینە فارسی مامۆستا دەڵێ وەکو شتێک کە ژیانم بەڕێوە بچێ کوتی نەمزانی کوتم مادام عەرەبی بێبانچەوە کە لێ دەستێنێ و دەهێنێتە ماڵەوە ئەیخوێنێتەوە تێناگا مەلا جەمیلی ڕۆژبەیانی دەبێتە میوانی کە عەرەبیزانێکی یەکجار لە زەبر بووە کوتی دام پێ خوێندیەوە دوو دوێڕێ خوێندەوە دەیکەوە چیە و کتێبی فڕەدا مەلا جەمیلی دێەوە کتێبەکەی تووڕدا بۆ لا کوتی بردمەوە بۆ لای فەرهەوەشی و کوتم بابا ئەو کاری من نییە ئەوە تب بە و من تەبیب نیم و کاری من نییە کوتی مایوسمە بە هەر دەستی پێ بکە کتێبی یەکەمی پێش ئەوەی کە من خزمەتی بگەم پێش ئینقلاب چاپ کرا و دانشگای تاران زانستگای تاران چاپی کردبوو کە من گەیشتمە خزمەتی کوتی ئەرێ ڕاستی 150 لاپەڕەیەک لە کتێبی دووەمیشم کە ببێتە ئەدوێی مفرەدە ئەوەیشم وەرگێڕاوە من پێشنیارم کرد و پەسەند کرا و بوو بەوەکە ئەو 5 کتێبە کە بووە 7 مجلد لە سروش چاپ بکرێت بەڵام دەنگدانەوەیەکی سەیری بووە باشە مامۆستا لای فارسەکان ئەمە چۆن دەنگیدایەوە وەڵڵا دەنگدانەوەیەکی وا کە من ئەتوانم بەڵام چووە ڕادەی سەرترینەکانی فارس لە سەردەمی خۆیدا تەنانەت کەیهانی فەرهەنگی کە ئەو دەم معتەبەرترین و ناسراوترین گۆواری زمانی و ئەدەبی بوو لە فارسیدا یەک ژمارەی تایبەت بە مامۆستا هەژار کرد هەر تایبەت بە خۆیانێ هەر لە ئەوڵەوە تا ئاخر باسی مامۆستا هەژار زۆر دەنگدانەوەیەکی سەیری بوو لە نێو ئەدیبان و یانی جگەل لەوەی لە ناو زمانە کوردیەکە یا و دەسەڵاتی هەبوو لە ناو زمانە فارسیەکە شاهی بوو کاکە مامۆستا هەژار دەسەڵاتەکە خۆ نەبەسراوەتە زمانەوە دیارە لە ڕادەی کوردیەکەدا نەبوو تەوان بەڵام ئەو تێگەیشتنە لەکە لە عەرەبیەکە تێگەیشت فارسەکان تێنە دەگەیشت زۆر باش مامۆستا ئەمەوێ باز لەوە بکەین ناکرێت باز لە زمانزانی هەژاری مکوریانی بکەین و باس لەو دۆخی فەرهەنگ نووسین نەکەین کە لە ناو هەمبانەبۆرینەدایە بەڕێزیشتان بڕێک تەجربەی باشتان هەیە لە مەجای فەرهەنگ نووسیندا ئەگەر لە ئێستاە دوای ئەو چەند ساڵە چەندین فەرهەنگ ئەگەر چی لە ڕووی دەوڵەمەندی زمانی کوردیەوە لەوانەیە کەم بن ئەبوو چەندین فەرهەنگی ترمان هەبە بەڵام لە ئێستا هەنبانەبۆرینە لەکوێی فەرهەنگەکانی ترایان فەرهەنگەکانی تری زمانی کوردی لەکوێی فەرهەنگی هەنبانەبۆرینیان ئەوانی تر تا چەند توانیوانە سوود لە فەرهەنگەکەی هەژاری مکوریانی ببن ئەگەر لە چەند دقەیەکی کووردا ئاسی هەنبانەبۆرینم بۆ باس پێ بۆ مەڵ بسەنگێنی چۆن باسێکی حقیقەتی ئەوەیە مامۆستا هەژار ئێوە دەڵێن زاکرە ئێمە دەڵێن حافزە هەردووکی عەرەبیە و هیچیان یادگا چوزانم مەسەلەن شتێکی ئاسایی نەبوو مامۆستا هەژار ئەتوانم بڵێم لە نێو چەند میلیۆن دادانەیەکی وا ممکنە هەڵکەوێ مامۆستا هەژار هەرچێکی دەخوێندەوە لە بیری نەدەچوو هەر کوێی دەدی لەبەرچاوی بوو هەر شتێکی ببیستایە زانی ئەوە هەڵاتووە لەو پاش کۆماری مەهاباد لەو هەڵاتە شوێنەکانی بەوردی یەک لە دوو یەک لە بیرە من دوێنێ لە سنەوە هاتووم ئێستا نازانم ئەرێ دەبێ بیرکەمەوە ئەوە سێ سادق بوو ئەو جار عەربەت ئەو جار گەیشتمە سلێمانی دەجاران بەو ڕێگەدا هاتووم نا ئەو یەکجارەش لە هەڵاتنیشدا بووە بەوردی شوێنەکانی لەبیرە ئەتوێ بڵێ دەوڵەمەندی فەرهەنگکە دەوڵەمەندی شوێنەکانە کە دیتوێتی نا مامۆستا هەژار لەگەڵ زۆر کووردا دانیشتووە لەگەڵ زۆرێکا قسەی کردووە زۆر شوێنان چووە یەکجار لە کۆڕی سوزانم شوان و بەرغەلەوان و کرێکار و جووتیار و ئەوانە دانیشتووە لەگەڵیان قسەی کردووە ئاخافتنێکی یەکجار زۆر هەر دیسان بەو مەبەستەوە کە عەرزم کرد لە خزمەتە
ئەوانەی هەموو لەبیر بوو. زەمان ئەوە سا- یەکە هەمبانەی دەوڵەمەند کردووە. وردیەکەی لەوەیە بووە خۆی ناسیوە درکی بەو بەهێزی یادگەی خۆی کردو و توانی بێتی بیکاتە کەرەستێکی دەوڵەمەند بۆ بناغەدانانی زمانی کوردی. ینی ئەوە یەکە هەمبانەی وا دەوڵەمەند کردوێتەوە معتەبەر کردووە نە لەباری زانستی فەرهەنگ نووسیەوە. هەمبانە لەباری زانستی فەرهەنگ نووسیەوە فەرهەنگ نییە وشەنامەیە. باشە بەڵام لەباری وشەوە لەباری وشەی ڕەسەنی کوردیەوە بەڕاستی شتێکی تایبەتە. باش مامۆستا بۆ شەرەفنامە ئەگەر بە کورتی هەندێک لەسەر شەرەفنامە بوەسین ئاسی دەوڵەمەندی کوردی شەرەفنامەکە وەک عەرزم کردی هەر لە سەرەتاوە بەشێکی لەوە 140 لاپەڕەیی پێشەکی شەرەفنامەیە کە مامۆستاژار بۆی داناوە. چه ئەو تارانە بۆ خۆی نووسیویە چه ئەوانەی کە هێمن و مەسعود محەممەد و عەلاءالدین سەجادی و کەسانی تر بۆی بە ئیسڵاح تەقریزیان کردووە. بەڵام دیسان لەوەی لە شەرەفنامەی پدلیسیشی وەرگێڕاوە ئەوە خۆشەکە بەردابی ئەو ڕۆژگارە شەرەفخان کە لە 2005 کۆچی مانگیدا کتێبەکەی بەستووە ینی سەرەتای چرخی 11 هەموو ئەو شاعرە گەورەکانی فارس هەموو بە ئیسڵاح دیوانیان لە کتێبخانەکەیدا بووە وەک نظامی وەک سەنایی وەک حافز وەک سعدی وەک مەولەوی هەموو ئەوانە. بەڕسمی ئەو ڕۆژگارە هەر مەطلبێکی کە گوتووە ئەگەر توانی بێتی بدۆزێتەوە یا لە بیری بوو بێ شعرێک لە حافز شعرێک لە نظامی شعرێک چودانم لە شاعرانی پێشخۆی ئەوانەی داناوە. مامۆستاژار یەک بە یەک ئەوانەی دیسان کردوێتەوە شێر. تەنانەت شوێنی هەیە کە قسەی میرحەسەنێک دەکات یەک جار ڕژد بووە و چکوس بووە و نەی خواردووە و هەر لەسەر یەکی کۆ کردوێتەوەوانە شەرەفخان هیچی بۆی نەنووسیوە نەیدۆزیوەتەوە شتێ پڕ بە پێستی ئاو جانەوە ئەم بۆی دۆزیوەتەوە ئەم دەڵێ کێ زۆر چنۆک و پیسە بە ڕەشدیبی بەزێنە زێرباخ نەقولینچکان وەک مشکی سەر خەزێنە ئەو ڕۆژی دەچیە بنگەڵ هەزار گرێ لەسەر دڵ مشکان لە مێشکی وشکت بازباز و گەزگەزێنە کۆت کردەوە بەبێ هۆ ویستت نەخۆی دەبی خۆ ئەو بازە سڵ بەزێنە ئەو گازە دڵتەزێنە دەستەکان زۆرە مامۆسا هەزاکەم بەرنامەکە تەواوێ بەڵام لەگەڵ کاتە هیچ ناوێت بە هیوام توانی بێتمان شتێکی باش لەبارەی لەم کاتە کەما لەبارەی وەرگێڕانەکانی هێژار بڵێن شعرێکی تایبەتی هەیە لەسەر ڕووباری ڕایند تایبەتە بە کوردەوار و بۆ کوردستان وانە پێم خۆشە ئەو بکەینە قوفڵی بەرنامەکەمان ئەگەر بتوانی شتێکی لێ بخوێنیتەوە. مامۆستاژار ئەوە پەککەوتنێک پەکی کەوتووە لە ئەوروپا و نەگەیشتوێتە مۆسکۆ و بەریان خستوەتە سەر ڕێگایەوانە زۆر دڵتەنگە زۆر دەستکورتە و لەو ئاڵمانە ماوەتەوە نازانی چۆن بگاتەوە ماڵ و دڵی پڕە و ئەگاتە سەر ڕووباری ڕاین لە شوێنێ بەناو باد گودەزبێرگ ئەو غەزەلەی داناوە عەزەمەتە لەسەر چۆمی ڕایم لە ڕۆژگارێ جارێ تکا ئەشکی ئاوارە کوردی هەژارێ بەسەر یاخوڕی کوێندەری ئەیتکەی سوێر ئەتۆ ئێرەچی دەنکە فرمێسکی بێخێر گوتی ئاوی چاوی کوڕی کوردستانە لە دەجلە و فرات ڕایە ناو نیشان لە زێڕی نەڕود و تەتاهۆ سەلامێ لە بەژنت لە چل چەشمە پێمە پەیامێ لەسەر خۆ بە ئەی ڕاینی شۆخ و شیرین شتێک بووی نەمەش گەرچی ئێستا ئەسیرین ئەگەر لا دەچێ ئەم تەمەی نەگبەتیمان بە خاوەن دەبێ چۆم و دەشت و زەویمان لە دەرکی نەیاران بژارێکی دەکرێ هەزارانی وەک تۆ لە شاباشی دەدرێ گوتی ڕای ئەی هێز و تیشکی دڵی من وەرە باوەشم بتومە بەحری بێبن بە هاوار و دادت محیت بشڵەژێنە لە چەپێردی گەردوون حەقی کورد پرسێنە. دەستەکانت خۆش بێ مامۆستای بەڕێز زۆر زۆر خۆشحاڵ بووم گەورێت کردین سپاس بەو کاتێک سپاس لەو کاتێکە بۆتاندانام و توانیم نەختێک لە هەستی دڵی خۆم هەڵڕێژم. زۆر زۆر سپاس دووبارە بینەرانی ئازیز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی بانێژە لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا ماجد مەردوو ڕوحانی تا بەرنامەیەکی تر و کاتێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم.